ئەم ڕێگایە کە دەواازەی شاری دەربەندیخانە و درێژەکەی کەمترە لە کیلۆمەترێک ماوەی 5 ساڵە بڕیاری نۆژەنکردنەوەی دراوە و بودجەی بۆ تەرخان کراوە، بەڵام بە درێژایی 5 ساڵ هیچ کارێکی تێدا نەکراوە. ڕۆژانە زیاتر لە 1500 قوتابی بەم ڕێگایەدا سەردانی پەیمانگای تەکنیکی قەزای دەربەندیخان دەکەن. خراپی ئەم ڕێگایە نیگەرانی قوتابی و ڕێبوارانی بەدوای خۆی داهێناوە. ئەوان دەڵێن ناگونجێت بەرزترین ناوەندی مەعریفی کە دامەزراوەکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵان لە ڕووی خزمەتگوزاریەوە پشتگوێ بخرێن. ئەمە لە کاتێکدایە تێرمیناڵی قەزاکەش دەکەوێتە سەر هەمان ڕێگا لە ئەگەری داخستنی تونێلی دەربەندیخانیش بە هەر هۆکارێک ڕێگاکە گوشاری شۆفێرانی تونێلەکەشی دێتە سەر. بەو پێی ئەم ڕێگایە پڕ لە چاڵ و چۆڵیە تاکە ڕێگایە شۆفێران بە چیای بەرانان بگەێنێت و سنووری گەرمیان بە شارە زوور ببەستێتەوە. کە ڕێگایەکی زۆر زۆر سەرەکی شارە و خەڵکی ناوچەکان بە تایبەتی شارەکانی دەرەوە سەردانی پەیمانگا دەکەن بەم جادایەتی ئەپەڕن و ئەم گوزەرانەی شارە ئەبینن، بەڵام بەداخەوە حکوومەتە تا ئێستا کارێکی نەکردووە. بۆ ئێمە جێی نیگەرانی کە چەنای چەند ساڵە کەسی پەیوەندیدار نەیتوانیوە ئەم جادەیە چارەسەرکە. خوێندکاران بەڕاستی زستانی لێتێ حاڵیان نییە بەدەست ئەم ڕێگە و بانەوە قوڕا و باران، تەنانەت کە بارانێکی زۆرە بارێت تەنانەت سارە ڕێنیە بچێتە سەرەوە بۆ داخلێکە. زۆر هەوڵیان داوە ڕاگری پەیمانگا هەمووینەکان هەوڵیان داوە کەس نایە بە داواکاریەکانەوە چەندێکە بەردەوام هەر تەلە بە چەنای چەند ساڵە خۆپشاندانی کردە شتی کردە کەس نایە بە دەمانەوە. قایمقامی قەزای دەربەندیخانیش ڕای دەگەیەنێت لە ماوەی ڕابردوودا بۆ هەمان پرس سەردانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کردووە و بڕیار دراوە تێچووی چاکردنی ڕێگاکە لەسەر بودجەی پترۆدۆلارەوە بخرێتە سەر بودجەی وەزارەتی شارەوانی، بەڵام هیچ وادەیەک بۆ ئەو هەنگاوەش دیاری نەکراوە. واتە ئەو بە حکمی ئەوەی لە سنووری شارەوانی دەربەندیخانایە کەواتە ئەم پرۆژەیە بگەڕێتەوە سەر وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە داهاتووە. بڕیار دراوە بودجەی بۆ دابین کرێ. من لەگەڵ وەزیری ڕێگاوبان قسەم کرد ئەو ئامادەی پیشاندا ئەنجومەنی وەزیران، بەڵام لەبەر ئەوەی ئەم ڕێگایە پترۆدۆلارە ئەمە یەک، دویش دراوە بە کۆمپانیای کە ناوی کۆمپانیای مودەڕیسە. ئەم کۆمپانیای بەشی زۆری پرۆژەکەی جێبەجێ کردو و پارێکی زۆری تا سەرف کردو و قەرزاریشە لەسەری، واتە چاوەڕێیەکە پارەی بەنێ بۆی دەست بەکار بێ ئامادەیە. بە جۆرەی قانونی شێمە هەوڵماندا لێی سەنینەوە بە جۆرەی قانون ناتوانین و کابراش خۆی ئامادە نییە کە تەسلیمی کاتەوە مافی خۆشێتی وەکو قانون پارێزراوە. ئەگەر سەبەبەکە لەلایەن خۆیەوە نەبێ واتە لەلایەن حکوومەتەوە حکوومەت پارەی باتی وەڵام من ئامادەم جێبەجێکەم. جا ئێستا ئێمە تەنها لە هەوڵی ئەوین چاوەڕێ ئەوەین ئەو بودجەیە دابین بکرێت و پرۆژەکە دەست بەکار بکاتەوە. درێژی ڕێگاکە 950 مترە و دەکەوێتە نزیک دەواازەی شاری دەربەندیخان. ئەمەش بە وتەی دانیشتوانی قەزاکە جگە لە ئاستەنگی هاتوچۆ بۆ قوتابی شۆفێران سیمایەکی ناشرینی داوەتە دەواازەی دەربەندیخان. داواش دەکەن لایەنە پەیوەندیدارەکان بە زووترین کات ئەو سیمایە بسڕنەوە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.